لە کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش خولێکی دووڕۆژە لەلایەن بەشی تەندروستی مەڵبەندی چواری دهۆک بۆ ژمارەی خوێندکارانی بەردەڕەش کردەوە. مەبەست لە کردنەوەی خولەکە خوێندکاران فێری چۆنێتی بەکارهێنانی ئامێری فریاگوزاری سەرەتایی کران. سەرەتا ئێمە هەستاین بەکردنەوەی خولێکی پزیشکی کە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکیە لە نەخۆشیە دۆم درێژەکان و چەندین نەخۆشی دیرەکە. ئێمە ئەو شتانی کە فێریان دەکەین چەند شتێکی فریادگوزاری سەرەتایە بۆ نمونە دیاریکردنی ڕێژەی پەستانی خوێن زەخت، دیاریکردنی شەکرا کە ئەو نەخۆشیانە زۆر باون، لێدانی دڵ فێریان دەکەین کە چۆن لێدانی دڵ بگرن، ئۆکسیجین، ڕێژەی لێدانی ئەو ڕێژانە ینی بە شێوەیەکی گشتی بۆیان باز دەکەین و فێریان دەکەی کە چۆن لە ماڵەوە بە خۆیان پێویستیان بۆ نەبێت کە ڕێگایەکی زۆر و ماندووبوونێکی زۆر بگرنە بەرەوە. بەشێک لە بەشداربوانی خولەکە کردنەوەی ئەم خولە بە گرنگ دەزانن و دەڵێن لە خولەکە سوودێکی باشمان لێبینیوە. ئێستا ئێمە لە ماڵەوە دەتوانین کار لەسەر بەکارهێنانی ئامێرەکان بکەین. ئێمە دەستخۆشی لە دکتۆر دەکەین کە هەستا بەدامکردنی ئەم جۆرە پشکنینانەوە زۆر لێ فێر بووین، بە تایبەتی لەسەر زەخت و سوکەری و زۆر شتی تر بوو و بەردەوامی هیوادارین هەموو گەنجێک هەڵبستێتن بەکردنەوەی خولی ئاوا و زۆر سوودی لێ دەبینین و هەم نەمالەوە پێویستمان پێ دەبێتن و پێویستمان بە دکتۆر نەبێت بچینە لای دکتۆر ئەم جۆرە فاس و شتانە بکەین. بەڕاستی خولێکی باشە، سوودێکی زۆر باشی هەیە، ئەساسیەکانمان فێر دەکات، ینی ئەو شتانەی دەتوانین ینی بێوێ بچینە دکتۆر لە ماڵەوە بیکەین بۆ خزمان داپیرانمان، شتێکی زۆر باشە، سوودێکی زۆر باشی هەیە. فێری زەختکردنەوە بووین، لێدانی دڵ و زۆر شت فێربووین، لە سوکەری فێربووین، ئێستاکە دەتوانین لە ماڵەوە بە شتانە بەکاربین بێ بڕۆینە لای دکتۆر. و بەشی تەندروستی مەڵبەندی چواری دهۆک بە هەمانجی لەگەڵ کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش خولێکی دووڕۆژە بۆ ژمارەیەک خوێندکاری سنووری بەردەڕەش کردەوە. خوێندکاران لە خولەکە فێری چۆنێتی بەکارهێنانی ئامێری شەکرا و زەخت و لێدانی دڵ کران. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.